گوێگران و بیسەرانی ڕادیۆ دەنگیگەل لە هەر شوێنە گوێبیستیەمان سڵاوتان لێبێ. من محەممەد بابانم، ئامادەکار و پێشکەشکاری بەرنامەی پرسی ئەم جارشمان تایبەتە بە هۆکارەکانی کۆچی گەنجان و بێباکی حکوومەت لە ئاست مافەکانی گەنجان. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میوانداری ڕۆژنامەنووس هاوڕێکاروانمان کرۆ. هاوڕێکاروان بەخێربی. سپاس بۆیەوە. زۆر سپاس. سەرەتا گەر بپرسم یاخودمان نەوێت وێنایەکی حەقیقی پرسی کۆچ یاخود بابەتی کۆچ بخەینە ڕۆتوانی چۆن باسی ئەم دیاردەیە بێگومان لە باشووری کوردستان بۆ بە دیاردار بفەرموو. بێگومان ئەگەر کۆچ بە گشتی وەربگرین لە ئەساسی مرۆڤایەتی و دروستبوونی مرۆڤایەتی، ئەگەر ئاینەکانیش وەربگرین بە ئاینی ئیسلام یەک لەوانەیە کە بە نمونە وەری بگرین، کۆچ هەبووە. مەسەلەن ئەوەی کە ئادەم و حەوا لە بەهەشتەوە دێنە سەر زەوی، ئەوە جۆرێکە لە کۆچکردن. جابار هۆکارێک بۆ ئەوە گەڕێتەوە بۆ ئەوە. مەسەلەن تەواوی پێغەمبەرانی تریش هەر لە موسا و عیسا و یوسف و یعقوب و ئانی دیکە دەبینین لە ناوچەیەکەوە چوونەتە ناوچەیەکی دیکە هەتا گات بە پێغەمبەری ئیسلام محەممەد دووری خوای لەسەر بێت. ئەمە کۆچێ بۆ مەدینە کۆچەکاو لەبەر زوڵم و ستەم و دواتری ژەگەڕێتەوانێ و ئەوەیە کە ناوێنن فەتحی و شاراکە و دووبارە ئازادی کاتەوە ژیانی تیاکە. بۆیە بە درێژایی مێژوو کۆچ هەبووە تاگا بە ڕۆژگاری ئەمڕۆمان ئەتوانین بڵین کۆچ پەشێکی زۆری لە پێناو گەشتن بە خۆشگوزارانی، گەشتن بە ئاسایش و ئارامیە، گەشتن بە ژیانێکی شایستەیە بۆ ئەو مرۆڤ. ئەگەر مرۆڤی زووش وەرگرین دەبینین کە کۆچەکەن لە قوتبەکان و کۆچەکەن بەرەو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تا لە ناوچەی دووڕووبار کە پێڵەن فڕات لە لێرە لە زاگرۆس نیشتەجێبن لە بەرەوەی دەشتایی هەیە بۆ کشت و کاڵ، لە بەرەوەی شاخ هەیە، لە بەرەوەی خۆراکێکی زۆری تایە گەشتیان کرۆ لێرە نیشتەجێ بوون و مرۆڤە سەرەتاکانیش ئەوەی کە هەبێت دووبارە لە ئەشکەوتەوە کۆچەکەن دێنە ناو گوندەکان ژیوار دروستەکەن و ژیانی کۆمەڵاتی. بۆیە بە گشتی کۆچ لە دروستبوونی مرۆڤایەتی و تا ئەمڕۆ هەبووە و خاڵی ئەساسی سەرەکی کۆچیش بۆ باشترکردنی ژیان و بۆ کاراسانکردنی ژیانی مرۆڤایەتی لە ئاشتی و ئارامی، لە دەستکەوتنی خۆراک، لە ئازادی، لە هەموو بابەتەکانی دیکە بۆ باشترکردنی دۆخی ئەو کەسێ. بەڵێ بێگومان لە تەواوی دنیا دیاردەیەکی جیهانیە کۆچ و بەڕێستان باستان کرد، بەڵام پەیوەست بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێمە باس بکەین دەبینین کۆچ بە تایبەت کۆچی گەنجان بۆتە مۆڵکی ئەم سنوورە بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەو نێوەندەشدا باشووری کوردستان و لە باشووری کوردستانیش ئەو زۆنەی کە پێدەوترێت زۆنی زەرد و ژێر دەسەڵاتی پەدەکە. گەر ئێمە هۆکارە سەرێکیەکانی کۆچ باس بکەین، چین هۆکاری ئەوەی کۆچ ڕووبدات؟ بێگومان ئێمە دەڵێن کۆچی گەنجان، بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمەزانین هەر بە تەنها کۆچی گەنجان نییە، لە ئێستاشدا کۆچ شێوازێکی دیکەی وەرگرتووە کە ئێستا کۆچی خێزانەکانە، کۆچی ئایلە و بنەماڵەکانە. ئەمە بۆچی گێڕیتەوە فەرموو؟ بەڵێ سەرەتایەک جیاوازی بچووک بکەین لە نێوان کۆچی جاران وە کۆچی ئێستاە. ئەوەی کە جاران نەکرا بۆ خۆشگوزارانی بوو، ینی بۆ ژیان بوو، لە شوێنێکە کە ژیانی تیانە بوو ئەچوونە شوێنێکی دیکە کە ژیان هەبوو. بەڵام بەداخەوە ئێستا لەو شوێنی کە ژیان هەیە ئەچنە شوێنێک کە ژیان نییە. ئەمە فەرقی هەیە لەگەڵ ڕابردووە. دواتر بە دەرفەت بێ بە درێژتر بە تەفاسیلی تر باسیەکەی. بەڵام ئەوەی هەبێت کە ئێمە ئەگەر چڕی بکەین و بێنێ ناو باشووری کوردستان، کۆچ بۆچی ڕۆدا لە ناو باشووری کوردستانە؟ هەڵبەت هەڕەمەکەی ماسلۆمان هەیە. لە هەڕەمەکەی ماسلۆ ئاماژە بۆ دات کە مرۆڤ پێویستی بە سەقامگیریە، بە ئاشتیە، بە ئاسایشە، دواتر پێویستی بە خۆراکە، دواتر پێویستی بە پێداویستیەکانی تری. ئەم ڕۆژگارەی ئەمڕۆ کە کارەبایە و ئاو و سوتەمەنیە و خانوویەکە و کۆمەڵێک لەم بابەتانەیە. لێ ئێستا لە باشووری کوردستانە ئازادی، ئاسایش، ئارامی لەبەر نەم مەترسیە. یعنی گەنجێک ناتوانێت بە ئازادی قسە بکات بڵێت تۆ دیکتاتۆریت، کە لە واقعیشدا سەرکردەکانی ئەمڕۆی ناو هەرێمی کوردستان بە تایبەتی بنەماڵەی بارزانی دیکتاتۆر ناتوان بڵێن ئێوە بکوژن بە ئازادی لە کاتێکدا کە بەڕاستی بکوژن، بکوژی ڕۆژنامەنووسن، بکوژی ئازادی خوازان، بە سەدان گەنج لە زیندانەکانیان هەیە. بۆ یە کاتێکە گەنج مەسەلەن ئازادی و ئاشتی و ئارامیەکەی لێ تێگەتی، لێ کۆنتڕۆڵەکەی، لێ زەوتەکەیت بیر لێ جێهێش نەکاتوانێت. بەشێکی دیکەیە گەڕێتەوە بۆ نەبوونی هەلی کار لە ناو گەنجانە. ینی مەسەلەن تۆ سەیرەکەیت لەم هەرێمە دەوڵەمەندەیە، لەم هەرێمە پڕ سەروەتی سامانی ژێرزەوی و سەرزەویەدا گەنج بێکارە، داهاتی تاکی گەنج وێرانە. لە بەرانبەردا
خۆیان سەرکردەکانی ناو هەرێمی کوردستان بنەماڵەکان نەوەکانیان سەرەکە لە چڕافحاتێکاشین بۆیە گەنج ئەم تەبەقاتەی پێ قبول ناکرێت چکە وزەیەک تینێکی زۆریدا بۆیە ناچارە بێ بە کۆچکردن. هۆکارەکانی دیکە بابەتەکانی تری خزمەتگوزارین، نەبوونی کەرتی تەندروستی، نەبوونی کەرتی پەروەردە، نەبوونی ڕێگەوبان، ئەمانە کەوا لە گەنجەکات بڕۆن، ئەمانە هۆکارن بۆ کۆچکردن. بەڵام ئایا کۆچ ئەبێ بکرێت یا ئەمانە ئەو شتێکی دیکەیە بەڵێ دێنە سەری، بەڵام ئەمانە هۆکاری سەرەکین بە ئەساسیەن نەمانی ئازادی، ئەمە لە هەمووی گرنگتر، چکەم مرۆڤ بنیەتێکی هەیە ئەتوانێت لە هەموو بارودۆخێکا ژیان بکات، بەڵام ناتوانێت بێ ئازادی ژیان بکات، ئەتوانێت بێنان بێ جلوبەرگ، مەسەڵەن مرۆڤی سەرەتایی وەرگرت جلوبەرگی نەبووە، یعنی ڕاوشکارێکی کردووە حیوانێکی سەر کوشتووە خواردوێتی، بەڵام کە ویستویانە کۆنتڕۆلی بکەنیان یان داگیر بکە یا خۆی هەڵداوە خۆی کوشتووە جەنگاوە لە پێناو ئازادی، بۆیە هەموو بارودۆخێکی ژیانی قبول کردووە تەنها ئەوە نەبێت کە مەسەلەن ئەوەی کە ئازادی لێزەوت کرد، بۆیە لەبەرەوە ئەم ئەساسیەکەیتی بە دیاریکراوی پارتی دیموکراتی کوردستان ئێستا کە ئازادی لە نێو هەرێمی کوردستانە نەهێشتووەتوانێت ئەمڕۆ کابرا قسا کەس بینێ ئەڵێ ئەمزانە ڕادوێ ئەڵێ داوای لێبوردنەکەم من ئەڵەم ئای بەن زیندانیەکەن نزیکترین نمونەمان ئەو نانەوەی هەولێرە قسەی کرد دەستگیران کرد لەژێر فشاری خەڵکا بەریاندا، دوای دوو سێمان چوون نانەوەکە خۆشان سووتان و دوای هەر خۆشیان نەچنە بۆ ماڵەکەی بە حسابەوەی کە مەسەلەن ئاگامان لە هیچ نییە ئەوەی کە کۆمەڵی بەڵێ گەنجان لە تەواوی کۆمەڵگەکان لە تەواوی جیهان و ئەوشی لە نێو کتێب وەفسانەکانیش دەنووسرێتەوە و بەرگوێمان دەکەوێت گەنجان سەرمایی تەواوی کۆمەڵگەکانن و هەڵسوڕێنەری تەواوی ئەو گۆڕانکاریانن کە لە هەر کۆمەڵگەیەکدا دەبێت بۆ نەڕوو بدە. پێگەی گەنج لە هەرێمی کوردستان لە تێڕوانینی حکوومەتی هەرێم بە هەرنۆ کابینەکەی حکوومەتی هەرێم گەنجان لە چ پێگەیەکدا بوون؟ تا چەند گرنگی بە گەنج دراوە و تا چەند مافەکانی بۆ فەراهم کرد؟ هاوڕێ محەممەد ئەوەی کە هەبێت مەسەلەن ئەو ئەوروپای کە ئێستا دروست بۆ گەشتۆ بم قۆناغەوە سەر ڕێو تێبینی و پرسیارانی کە لە سەرمانەیە و ڕخنانی کە لە سەرمان هەیە لە شێوازی حکومڕانی و هەر بابەتێکی دیکە و بابەتێکی جیاوازە، بەڵام ئەوروپای گەشتۆ بێ شۆڕشی ڕێنیساس ئەوروپای گەیان بە قۆناغی ئەمڕۆ، ئەوی شۆڕشی ڕێنیساسی کرد سەرجەم توێژەکانی بە مامۆستای زانکۆتەوانێ بە فەیلسوفتەوانێ بە زانست خوازەکانەوە بە خوێندکاری زانکۆکان هەمووی توێژێکی گەنج یەکێک لە فەیلسوفەکانی ڕێنسار دیکار بوو، دیکار لە تەمەنێکی زۆر گەنجیا بوو کە ئەو شۆڕشە بەڕێوابن شۆڕشێکی زەهنی و فکری و تاگا بۆی کە دەسەڵات ئاڕوگۆڕەکان لەو شێوازەی کاگا بوو. بۆی لەبەرەوە ئەساسی گۆڕانکاریەکان لە هەموو کۆمەڵگایەکەوە لە هەموو قۆناغەکانی مێژووە گەنجێکات، بۆ گەنجێکات لەبەرەوەی بیرێکی گەنجانی هەیە و بیرێکی نوێی هەیە. کەسێک ئەمڕۆ لەدایکە بێت زۆر جیاوازە لەوەی کە کەسێک سبێ لەدایکە بێت، بیرکردنەوەی ئەوەی ئەمڕۆ لەدایک بووە نوێترە لەوەی کە کەسێک دوێنێ لەدایک بووە پێرە لەدایک بووە. ئیتر ئەگەر ئەم بیرکردنەوەیە تەعەن بێگومان کە خراپیش نییە، بەڵام هەنێک کەس دەڵێن بیرکردنەوەیکی هەرزەکارانیان کۆ، بەڵام سەرئەنجام موزەیەکی تایە کە حەز بە گۆڕانکاریەکە بە تاقیکردنەوەکات، یعنی کەسێک گەشتۆتە تەمەنێکەوانێ ئەگەر بیوێ کارێک بکات زۆر پرسەکات زۆرە کۆڵێتوانێ زۆر چیەکات تای نەبێت کارێک بکات ئەگەر ساخی بێتەوە لەسەری، بەڵام گەنجێک وان نییە یەکسەر دەستی بۆ بایکات، ئیتر ئەگەر هەڵیش بکات لێوەی فێر بێت، ئەگەر دینیش بێت بۆیە بەردەوام یەکسەر گۆڕانکاری خێرا ڕۆدا لەناو گەنجێکا، بۆیە گەنجێک پڕوزەترە، بۆی گۆڕانکاریەکان هەمیشە لەسەر دەستی گەنجانە بێ، گەنج پایی کۆمەڵگان ئەوە شتێکە کە گومانی تیانەوە هەموو کۆیوە خۆش باس کرد ئەفسانەکان و چیرۆکان میتۆلۆژیاکان ئاینەکان ئەس لەوەی گرنگی گەنجەکەن، مەسەلەن هەتا لە ئیسلامی شاڵە و تەقوایی کە لە گەنجیای کەیت ئەگەر لە تەمەنێکی پیرابی کەیت مەسەلەن 5 نوێژی گەنجی بەرامبەر بە چەند هەزار نوێژی تەمەنێکی پیری، ینی گەنج تۆ لەو کاتا بتوانیت وزەکەی خۆتینەکەی خۆت بدەیت بە باوەڕمەندی ئەوە ینی گرنگی خۆی هەیە گەنجکە بەو شێوازە نرخی پێدراوە. بەڵام بینە سەر کابینەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەساسی دروستبوونی کابینەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە لەسەر ماڵوێرانی و ڕشتنی خوێنی گەنجان دروست بوو. یەکەم ئیشی ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە دروستکردنی شەڕێکی ناوخۆی نەگریز بوو بۆ گەنجان، 25 تا 30 هەزار گەنجی ئەم نیشتیمانیان خوێن ڕشت، هەتا ئێستاکە بە هەزاران
دیلی ئەو شەڕە هەیە کە هەر کەس گۆڕەکانیشان نازانێت هەر کەس ئەسەریشان نازانێت هەتا وەکو ساکە بە شەیدیش قبول نەکراون لەنێو ئەم حکومەتە کارەسات بەراوی کە هەیە ینی ئەو دەستپێکی کابینەکە و دێتە سەر تا دێتەکاتە کابینەی چەنم کابینەی نوێم لە 2012 بنا بە سەدان گەنج خەڵتانی خوێن کرا لەبەر لەسەر شکانی شوشەیەکی بارەگایەک دەگەن شەی دەکرێت کاکە ئەو جێسو دیاری کابینەکانی حکومەتی دێتە کابینەی ئەمڕۆ کابینەی نوێم کابینەی مەسئول بارزانی ئینسانێکی ئێمە هەمیشاڵن کەسی شەو بۆ شوێنی شەو کابراایکی استیخباراتیان هێناوە بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران پێت وایە چێکات بە بیرێکی ئیستیخباراتی بە بیرێکی ئەسکەریکی فاشیزمیش ئەسکەریکی خێڵێکی بنەماڵەی بیرەکاتەوانێ پاراستنی خۆی بەرژەوەندی خۆی لە پێش هەموو شتێکەوە بینە پێت وایە گەنج لەو کابینە چۆن هەساوی وەگرا یعنی بێ خەڵق لە خۆی پرسێت کەسێک بێنە وێنایکە هیتلەر چۆن بیر لە گەنجە کاتوانە فێرعون چۆن بیری لە گەنجە کردوانێ سەدام حوسەین چۆن بیری لە گەنجە کردوانی ئەمانە 10,000 خاتی ئەوانە ماڵوێرانترن بیرێکی فاشیزمی تاگڕەوی خێڵەکییان هەیە ینی بیری فاشیزم لە کۆمەڵێک بابەتە فاشیزمە بەڵام لە کۆمەڵێک بابەتیشە خزمەت گوزاریە کات بەڵام ئەمان ئەوەشیان نیە فاشیزمێکی خێڵەکین زۆر کارە ساتن ینی بۆیە لەبەرەوە هیچ پێگەیەک هیچ ڕۆڵێک بە گەنج نەدراوە هیچ شتێک نییە بە گەنج دراوە بەس بە گەنجی بنەماڵەکەی خۆی ئەلە گەنجێکی 25 ساڵانی خاوەنی زانکۆیە کە لە هیچ کوێی دنیای ئەمە نییە گەنجانەیە 18 ساڵە داڵێک و دوونەژمی هەیە ئەمە کە لە هیچ شوێنێکی دنیانێ بە پلەی ئەسکەری تەقەنەوەی کە ئەزانێت ئەو پلەیە چۆن بەدەزێ لە کۆی دنیاە تۆ بتوانی خاوەنی داڵێک و دوونەجمە بیت لە ئەسکەریە چۆن بەدەستێ مەسەلەن گەنجمانەیە خاوەنی دەیان کۆمپانیا لە ئەوروپا و لە بەریتانیا بەڵام کوڕەزا و کوڕی خۆیان و ئامۆزای خۆیانە لە تەمەنێکی 20 ساڵیان 25 ساڵیان هەمویان ناگەنە 30 ساڵ خاوەنی دەیان کۆمپانیان بەڵام سەیرەکە گەنجانی دیکە بەشمەینەتیش لەو دۆخەیەژین کە ڕۆژان داهاتیان لە 6,000 تێپەڕناکە هەیە لە ڕۆژی 2000 ناتوانێت پەیداکەن لەم کابینەیە هیچ حسابێک بۆ گەنج نەکراوە بەداخەوانێ ئەو ماڵوێرانشی کێستا بەسەر هەرێمی کوردستان هاتووە هەر ئەوەیە حساب بۆ گەنج ناکرێت بەڵێ بێگومان باز لە بەدیلی کۆچی گەنجانیش دەکەین بەڵام هەر لەو چوارچێوەیەدا بمێنینەوەی دەبینین لە چوارچێوەی ئەم کابینایانە بەردەوام گەنجان لە بریەوەی هان بدرێن بۆی بمێنەوە گۆڕانکاری بکەن زۆر کات هاوکاری ئەکرێن بۆ ئەوەی کۆچ بکەن بۆ نمونە لە میدیاکانیانەوە بۆ نمونە لە ڕێگای نووسنگەکانی پێدانی ڤیزا و کۆمەڵێک ڕێکخرا و کە کار بۆ لە خشتە بردن و بێگومان کۆچ پێکردنی گەنجان دەکەن پێ دوایە حکوومەت ئەم جۆرە مامەڵەیە لە چیوە سەرچاوەگرێ و بۆچی نایەوێت گەنجان لەم کۆمەڵگەیەدا بمێن لانی کەم ئەو سیستەمی کە خۆی ئەوێ بەڕێوەبەرێ ئیسفادەیان لێ بکە سوودیان لێ بینێ لە بەرامبەرەوە هاندیان ئەدرێت بۆی کۆچ بکەن ئێمە دەشزانین کە ڕێگاکانی کۆچ چ مەترسی و نەهامەتیشیان هەیە پاشان باسێکیش لەوەکەین کە لە ئێستادا بەشێکی زۆر لە وڵاتانی نێودەوڵەتیش ئەو وڵاتانی ئەوروپاش گەنج کۆچی بۆکات لە ڕێگای کۆمەڵ ڕێکەوتنەوە بێ لەگەڵ بنەماڵی بارزانی و کۆمەڵێک خێڵ و بنەماڵی دیکە دەزانین ئێستا لە وڵاتانی ئەوروپاش ئەو شوێنە سەقامگیریان نییە بەڵکو یا ئەنێرێنەوە یاخود بە کورتی بڵێم گەنجێک لە بەریتانیا و ئامادەیە بچێت ئەفریقا ژیان بکات بەس نەگەڕێتەوە هەرێمی کوردستان ئەمە بوو هەڵە دەمە لەو چ وەڵامەکەم کەمێک درێژ بێت دەرفەت بێ بۆی بیکەم بە چەند بەشێکانی یەک ئەوەی کە مەسەلەن ئەکرێ ئەمەژینکێک بۆ کارەکانی دیکەی کۆچدا بنین کار گەنج فانتازیا خیاڵێک وێناک لە بیری خۆیان دروستەکە بەرامبەر ئەوروپا پێی وایە کە گەشتە ئەوروپا ژیانی فەراهەمە تەندروستی هەیە هەلیکاری هەیە ڕێزی لێگیرێت ئاسایش و ئارامی و هەموو شتێکی بەرقەرارە و ئەتوانێت کاری خۆی بکەمەش بۆ خۆی لە خۆیدا خیاڵێکی پوچە بەڕاستی ئەنی ناڵێن نییە بەڵام بەشێکی زۆر کەمی لەم شتانە هەیە هاوڕێوانی کە چوونەتە ئەوروپا زۆر باش ینی مەسەن گفتوگویان لەگەڵاوکەی پیان پێ دەرەکەوێت کە ئەوروپاش ئەو ئەوروپانیە کە گەنج خەیاڵی کردووە یعنی ئەڵێت منەگە لە هەفتەیەکدا ڕۆژێک پشوو بەر پێوەم دیارە هەموو ڕۆژە کاتژمێر هەشت پێویستە لەسەر کار بن تا 5 ئێوارەیان تا 8 شەو 12 کاتژمێری کە لە کاتێکە جاری وا شوێنی کارەکەم 2-3 سعات دوورە پێویستە بە میترویان بە شەمە نەفەر یان بەرەو کارێکی دیکەی گواستنەوە چەند پاس بکەم
تا بکەمێ پێویستە 6 بەیانی 5 بەیانی هەڵبسن ینی کاتە لە ئەوروپا شەر هەمان شێوازە بگرە لە ئەوروپاش سیستەمێکی سەرمایه‌داری زۆر قێزەون هەیە کە ئەویش مەسەن سیستەمی باج لەسەر خوێنی و ئینسانانە بنیادراوە تۆکە لە هەفتەیەکدا 10 پاوەند 10 یۆرۆ 10 دۆلار پێیا بکەیت پێکمان حوتیت لێ باتوانە 3 دانەیە لە تۆیتر تۆ بۆ 3 هەل لە کرێخان و ئاو کارەبا بەشێکی ئەوەش وێنە بۆکاری کۆچکردنەوە وێنایە کە گەنجان خۆیان دروستیان کردو کە وێنایەکی و فانتازیایەکی خەیاڵە و دواتر کە ئاچێتە ئەوروپا جا کارەساتەکە لێرە دروستە بێت کەسیرەکە ئەوروپای نییە کە خەیاڵی کردووە ئەنجام مرۆڤ کەرتە بێت کەتبوونێکی زۆر ئاڵۆس بەشێکی لە کوردستانە بەشێکی لەوێ لێرە هەر کێشەی ئەوە بوو کە مەسەلەن بێئیشیان بێگار کاتە کێشەیەکی دەرونی زۆر قۆڵ ڕۆکاتە ئینسانە تووشی خەمۆکیەکات بەداخەوە بەشێک لە گەنجان بە پێوهینانی کە هەیە کاگەنە ئەوروپا ئەگەر ڕاست بێ ئەوروپاوانە خۆش بێ ئەو نەین بێت ئێمە بینین ئاماری خۆکوشتنمانەیە گەنجانی کورد لە ئەوروپا خۆیان نەکوشن ئەمە کارەساتێکی گەورەیە گەنجانی کورد لە ئەوروپا ئەبنە کەسێکی کوحولی ئەبنە کەسێکی دەرمانی کە ئەمەش ئەوا سەلمێنێ کە مەسەلەن ئەو کارەساتە دەرونی کە بەسەریان دێکە و ئەوەی کە چاوەڕیان کرۆ خەیاڵ و فانتازیە کە دروستیان کردووە ئەوەیە کارەساتەکە لەوایە گەنج خۆی خەیاڵی لە مێشکە ئەم فانتازیە لە مێشک ئەوەیە کە بەڕێزت باسیەکەی دەسەڵات دێت ئەم خەیاڵە تەواو ئەچەسپێنێ لە بیری ئەو گەنجە پێڵێکە ئەو خەیاڵی تۆ کردوتە ئەوە خەیاڵ نیە و ڕاستەقینە واقع لە ئەساسا خەیاڵ ئەمە بۆچیش واکە مەسەلەن دەسەڵات تۆ شەقامێک دروستەکەی جادەیەک دروستەکەی شۆفڵەی دێنی چی بەربەست بێ لە بەردەمی ڕێگاکەتان لایە بێت ئەمان ژیانەوێت خێر و بێر و سەرۆت و سامانی ئەم هەرێمە هەمووی بۆ خۆیان بێ خۆیان حکومڕان بن هەتایەک فێرعون ئاسا بژن کە کار کۆتاییان دێت چێر لەمپەرە لە بەردەم ئەم ژیانەی ئەوانە ئەم کاری ئەوانە ئەم مانەوان لە دەسەڵاتە گەنجە یەکەم توێژی گەنج ئەوەی دێتە شەقام گەنجەوەی خۆپشاندانەکە گەنجەوەی ناڕازیە گەنجە ئەو جێم دەسەڵاتە ئەنووسێ گەنجە ئەوەی مانەگرێ گەنجە بووی لەبەرەوە ئەمانیش دێن ئەم گەنجانیانە بە چەند ڕێگال دینکەن زیندانیانەکەن مەسەلەن بێکاریانەکەن مەسەلەن ئەیان با بڕێک پارەیانکەن بە سەربازی خۆیان و ئەمانە بە ئەمری خۆیان کار بکەن ڕۆبۆتی هەڵسوورن ئەو بەشی دیشی کە کۆنتڕۆڵ نابێت زەختێکی بۆ دروستەکەن کە وڵاتە بەچێ بێت هەتا ئێستاکە لەناو هەولێرە ئەوەی کە دژی پارتی وەسێتوانن ناچار بە کۆچێکە هەوە سلێمانی یعنی کەسەکە ئەمەندە هۆگرە بەو خاکە ئامادە نییە خاکی خۆی بەجێڵ بە زۆر ئەیگرێ خاتە ناو سارێک وێنێ لە میۆدانێ ئەم هەموو مڵکوکە ئەم هەموو ڕۆژنامە نووسە هەیە ئەم هەموو کەسە هەیە ئازادی خوازە ئەڵێ کاکە بە زۆر هێناویان و سوار ساریان کردم لەم دیۆدان نەوتان تۆ نییە بێتە ناو هەولێر ئەگەر خوشت کۆچنەکەی کۆچت پێکەن بۆیە لەبەرەوە دێن لە میدیاکانەوانێ پیشانیە دەن ئەمە ئەوروپایە ئەمە کەنار دەریایە ئەمە خوێندنە ئەمە چی ڕێکلامیان بۆکەن باشە تۆگەر ڕاستەکەیت مرۆڤیت ئەگەر کەرامەت هەیە ئەگەر ئینسانێکی ئەگەر حیوانی بۆ جملێش کە نەبێت بە بێڕێزی بە بەشێکی دیکە لە سروشتە حیواناتن ئەگەر یەک زەڕە کەرامەت هەیە هەموو پارە سەرۆت و سامان لەسەر بۆ ئەوروپای لێرە دروست ناکەیت بۆچی دروستی ناکەیت بۆ گەنجانە دەی بچۆ بەڵام ئەمانە ئینسانێکی زۆر بێ کەرامەتن نە سیاسەت ئەزانن نە ئینسانیەت ئەزانن نە مرۆڤ بوون ئەزانن خێڵێکێکی پڕپوشی بێمانان ینی مێشکێکی تەواو بێمانان هەیە بۆی لە چوارچێوەدا مەسەن دێن لە ئەعلامەکانیانەوە بەڵێ مە ئەوروپا گەنج تووشی ئەواکەن بەڵێ مە ژیانە لە ئەوروپا بەڵێ بەم شێوازەیە خوێندن وایە دەیژانکردن وایە پشووەکان بەم شێوازن چیوان بۆ نمونە گەنجێک دێ بۆ نمونە حەست لە ڕووسیاکان پێی وایە ترەشێتە ڕووسیا بەفرەبارێ و جێکی ڕۆمانسیەت و ئیتر دایم لە کەنار دەریایەکایە و ئیتر بۆ خۆی پشووەدا و چەند کەس خواردنی بۆ دێن و چی و هەر کاتێ بێ تااقەت بوو بەشێک لە سۆڵێ گەشتێنێ و کولاپێک هەڵەت ئاماسیەکە گرێ ئەمانە خەیاڵ دێن دەسەڵات ئەمانە لە ڕاگەیاندنەکانە بۆکەن بە واقع لە تۆڕە مەجازیەکانە بۆتەکەن بە واقع پیشانتەدان بەڵێ ئەوەی تۆ لە بەر بۆ بەڵاموانیە کاکە رووسیاش بۆ خۆی جەنگەڵستانێکە بۆ حکومڕانی رووسیا بەڕێوە باوشێوازە لە سیستەمەی شتی وان نییە لە هیچ کوێکی دنیای ئەمە نییە تێگەیت بەڵام ئەمانە دێن بەم شێوازە بۆ دەکەن بە واقعکە ئەوەش کاریان پێێتی بۆی ببێت بە گەنج ئەبێت گەنج هۆشیار بێت لە بەرامبەر شەڕە تایبەتانەی دەسەڵات و لە بەرامبەر ئەوەشی کە پێی وابێت ئیتر چوو ئەوروپا هەموو شتێکی بۆ مەیسەرە نە مەیسەر نابێت و ساهانێک شەڵە جاخۆ بەمانەوە چییە بێت هەمیشە ئەبێەوە بزانیت هیچ شوێنێک بەقەی ناوچەی دوو ڕووبار و میزۆپۆتامیا و شاخی زاگرۆس گونجاو نیە بۆ شانکردن وەژیانی تیان نییە و ئەو ئیکۆلۆژی و ئەو سیستەمەی و ئەو ژینگەی و هاوکات ئەو بابەتە ڕۆحی و دەرونی کە لە ناو زاگرۆسا هەیە و ئەو بابەتە
تێڕوانین و مرۆڤ دۆستی و مرۆڤ بوونەی کە لەم ناوچێ هەیە لێ شوێنێکی دنیانێ تۆ بۆ چۆن ڕاکەیت ینی تۆ لێرە باشتر نییە بێگومان بەلەوە بەڵام لێرە کۆمەڵک شماون کردو بۆی کۆمەڵک سیاسی کە گوناحیانی ناکرێت ناویشان بێ سیاسی بەڵام نە کۆمەڵک ئینسانی خێڵەکی و ئەوانە پێویستە ئەوانە بدۆزینەوانێ بۆی بەردەوام بەژیان بەڵێ کەواتە گەر بپرسم بەدیلی کۆچیە یاخو گەنجان کۆچ نەکەن ئەتوان چی بکەن تا چەند گرنگە مانەوە کۆی بەڕێستان باسان کرد لەم ناوچەیە بتوان ئەو ئەوروپایە یاخود ئەو ژیانە خۆشە باباسی ئەوروپا نەکەین ئەو ژیانە شایستەیە بۆ خۆمان بخۆڵکەین لە ئێستادا گەنجان دەتوان چی بۆ کۆمەڵگەکان بکەن و لە ئێستادا ئێمە کۆمەڵێک مەرحەلەی وەکو کورد کۆمەڵێ مەرحەلەی سەخت و دژوارمان تێپەڕاندووە بۆ نمونە لە ئێستادا داگیرکاریەکان هەیە لەسەر باشووری کوردستان کە بێگومان پەیوەستێکی تەواو هەیە لەگەڵ دۆزی کووردا و گەنجان چۆن دەتوانن بۆ نمونە ئەم مەرحەلەیەش تێپەڕێن دوجار گەنجان ئەو ژیانە شایستەیە دروستکەن کە گەورەتر بێ لەو خەیاڵشی کە لە مێشکیانە دروستێک یەکەم ئەبێت تێبگەی لەوەی کە ئەوروپا ئەو خەیاڵی کە گەنج لە بیری خۆیان دروستی کردو ئەو خەیاڵە نییە بۆ نمونە تۆ چیتە ئەوروپا پێچوانەی ئەو سیستەمەی ئەوروپا بیر بکەرەوە ڕەخنەت لێ هەبێت تیرۆر دەکەن لە فەڕەنسا کاکە بەدەیان ئازادی خوازی کورد تیرۆر کراوە دوێنە و پێرە لە بەلجیکا هەڵبکنە سەر دوو دەنگی ئازادی خوازی ئەم کوردستانە کە دەنگی گەلی کورد دەگەێنن بە شێوازێکی زۆر ناڕەوە ینی زۆر مافیاگەرایەتی لە وڵاتی کە باسی دیموکراسی و ئازادی و ینی خۆیان کردو بە نوێنەی دیموکراسی ئەنیڵە ئێمە زمان حاڵی ئەتەوێت نمونەی دیموکراسی ببینی وەرە سەری ئەمەکە لەو وڵاتی هەڵبکنە سەر دەنگ ڕاگەاندن کەلوپەلەکانیان ئەگرن بینها کە تێگەشێنن کارمەندەکانی ئازێتە دەن دەستگیریەکەن ئەبێت تێبگەیت کە ئەوروپایانیە کە مەسەلەن تۆ لە وێناو خەیاڵی خۆت دروست کردو دوو ئەبێت تێبگەیت کە مەسەلەن کۆچ کێشەکان چارەسەر ناکەم پێت وایە مەسەلەن لێرە بێکاری لێرە دۆخێکی قورست هەیە لێرە کۆمەڵی کێشە تێ بچیتە ئەوروپا پێت وایە بێمانە چارەسەر بێمانە چارەسەر نابێت بەردەوام لەگەڵتایە وەک پێم وتی ئێرە هی ژیانە ئێرە سەرچاوی ژیانە ڕۆژێک بوو هەموو مرۆڤایەتی هاتن لێرە ژیانیانە کرد لێرەوە دژیان دەستی پێکردو ئێستانی چی تۆ ئێرا بەچێت دڵی بۆی پێویستە یەکەم شێت گەنج هۆشیار بێ بەرامبەر بەمە بخوێندنەوە بخوێنێتوانێ معریفە و زانست و زانیاری خۆی زیاد کە دواتر ئەبێ بێت تێبگا کە سەبەب ئەم کۆچە چییە سەبەب ئەم کۆچە نەبوونی قەیرانی دارایی نییە ئێمە داراییمان زۆر باش کێشەی خاکمان نییە خاکێکی زۆر باشمان ئێستا توانین بە هەزاران گەنجیتر لە دەرەوە بگرین لێرە کێشەی نەبوونی شوێنمان نییە بۆ هەلی کار و بۆ پرۆژە و بۆ ئەم شتانە کێشەی خوێندن گاوزان کۆمانەوانی کێشەی عەقڵێتی بەڕێوەبردنمان هەیە مە عەقڵێتێک بەڕێوەمانە بە نە عەقڵێتی دەوڵەت نەتەوەیە نە عەقڵێتی سەرمایەداریە نە عەقڵێتی دیکتاتۆریە نە عەقڵێتی مافیاگەرایەتی هیچ نییە عەقڵێتێکی خێڵەکیە لەناو عەقڵێتێکی خێڵەکیە عەقڵێتێکی خێڵەکی زۆر سەیرە بڕوان پێ بکە مەسەلەن لەناو خێڵەکانی شاشتیوانە بوو ینی کۆمەڵک خێڵ پێکەوە کاریان کردووە شوێنێکیان دابین کردەوە مەڕەکانیان پێکەوە لەوە ڕاندووە ینی پێکەوە کۆبوونەتەوانێک کێشە و گرفتیان هەبووە کە دوژمن هجوومی کردوێ ئەم بیرکردنەوە خێڵەکی دوژمن دێنێتە سەر خاکەکەت دەواازەکانی بۆ کاتەوە دوێنە پێرە 160 ئۆتۆمبیلی دەوڵەتی داگیری دوو چاتۆتە ناو باشووری کوردستان و لە ڕێگای دەروازی فەرمی ئیبراهیم خەلیلوانە کاتە عەقڵێتێکی زۆر بۆیە کێشەکە لەمە تۆ بێت ئەم عەقڵەتە بگۆڕێت ئەڵێ کاکە جانە بێ مەسەڵەن زۆر هەوڵماندا و خۆپشاندان کراوە چی کراوە لە بەرامبەر ئەمانە هیچ نەگۆڕاوە سەی کابێ مرۆڤ ئەمە بە نمونە وەربگرێ کاتێک پڵنگێک شوێن ئاسکە کەوتووە ڕاوێنێت مەسەلەن چەندێک ئاسکەکە ماندوو ئەبێت ئەگەر کاژمێرێک ڕاکات چەندێمە ئەبێت تۆش بزانی پڵنگەکەش ئەوەندە ماندووە پڵنگەکەی سراحەت نییە بەڵام پڵنگەکە سەرنجام ئاسکەکەگرێت ینی هەر هەوڵ ئەدات ینی ناوەستێت ئەمەش بەم شێوازێت تۆ پێت وایە خۆپشاندانت کرۆ کاریگەر لەسەر شتیوانیە چۆن کاریگەر لەسەر دەسەڵات دروست نەکرۆ دنیا کاریگەری لەسەر دروست بەڵام ئەو دەسەڵاتە زەهنێتێکی بیرێکی هەیە پارێزگاری لەو زەهنێت و بیری خۆیخە وا خۆی دەرناخە کە تۆ کاریگەری لێ کردووە ئەی تۆ بۆچی ماندووە بی دەکسەر دوای دوو خۆپشاندان وا خۆت دەرەخەی کەیتر ماندوو بیت و هیلا بوویت کات ئایرە وشەی کە ئاڵێ بەرخۆدان ژیانە تێکۆشان دێتە کە ئەوانێ ئەمەیە مرۆڤ تەسلیم نابێت ئەبێت تێبگەی بۆی کە تەسلیم نەبێت خۆپشاندانت کرۆ پێ دوای کاریگەری لەسەر زۆر کاریگەری بۆ چۆن نەیبووە دوان کرۆ کاریگەری خۆیە بووە سیان کرۆ کاریگەری خۆیە بووە تۆ ئەبێ بڕۆی لەم ڕۆژانیشێک لە هاوڕەکان شتێکی زۆر جوان نووسی بوو لە تۆڕە مەجازەکان وتی ئەو
قرژاڵانەی کە لە ناو چێشخانەکەی کەشتی تایتانی کابوون بە خەیاڵیشانە نەهات کە کەشتێکە نقم بێ لەو زیندانە ڕزگار نقم بوو ڕزگار بوون بە پێت وا نەبێت ڕۆژێک ناشتێکیوە ئەوەی کە بە خەیاڵی تۆ نایەت پێت وا بێت ڕووناتان نەخێ ڕووەدا ئەوە ناڕۆشن فکری تۆیە و ماندووبوونی بیری تۆی پێت وایە کەم دەسەڵاتە ناگۆڕێ پێت وایە کەم دەسەڵاتە لا ناچێت پێت وایە کەم دەسەڵاتە تا شتیوانە بەپێی سروش دەڵێ بەپێی دینەڵی بەپێی میتۆلۆژیاکانەڵێ بەپێی هەر شتێکڵێ هیچ شتێک تا ئەبەد نییە سەرەتای هەیە کۆتایی هەیە هەموو زانەکان ێستا لە خەمیەوەدان ئەڵێن بەپێی ئەم یاسایە کە شتێک دەستپێکی بوو کۆتایی هەبوو چۆن زەوی دەستپێکی کۆتاییشە ئەو چەکە ئاتۆمیانی کە دروست کراون دەستپێکی هەیە کۆتایی هەیەگەر نەشتەقێنرێ ڕۆژێک دەخوانێتەق کەواتە هەمووی خەریکیەوەن کە چۆن ئەم چەکانە بەتاڵکەنەوەوانە ینی بیانی ئەزانن کە ئەتەقێتەوە بیانونیانە بۆی لەبەرەوە ئەبێ گەنج تێبگالەوەی ئەم دەسەڵاتە ئەمڕۆ سبەی نادووسپێ ڕوخێت بۆ چۆڕۆی بۆ هەمیشەش ئێمە شانازی بۆ دیێڕەوەکەن کاڵێ داری ئازادی بخوێنەوەترێت ئازادی دەوێت ژیان دەوێت بەڵێ بێت تێکۆشانکەی بەڵێ بە قوربانی بدێ بەڵێ بە شەید بێ ئەڵە کاکەڵام من تااقەتم نییە باوە باپیرم نازانم چەند کرد با بۆ باجی باوە باپیر تێتی کرد باوە باپیرە شۆرشێکی ڕاستەقینیان کردای خوێنەوەیکی ڕاستەقینیانە بووە فکرێکی ئازادی باشانە با ڕۆژمان بەم ڕۆژە ناگەی بەڵام ئەو هەڵی باوە نەخێ باوە باپیرمان شۆرشیان نەکردووە نەخێ ئەمە مانایەوە نییە کەم بخوانە خواستە دابنیشین ئێمە بڵێن مثلا توانا و زەوانەی شێ مەحموود نەمر و قازی محەممەد و کێکۆ بەبنا بۆ شوازە نییە بەڵام بە مانای چەم کە زانستیە فەلسەفیەکە بە تایبەت لە ڕێگا و لە ڕوانین و دیدگای ڕێبەراپۆوە بەڕێستا وڵاو جەلان بەڕاستی ئەوانە شۆڕش نەبوون سەر هەڵدانێکی چەکداری بوون بزوتنەوەی من هەر لە شۆڕشی 75 و گوڵان و ئەیلول و کۆماری مەهابات و شێخ سەعیدی پیران و شێخ ڕەزای دەرسیم و هەتاگا بە هەمووی ئەمانە هەمووی بزوتنەوەیکی شۆڕشگەر بوون سەران هەڵدا و توانایەکی معریفی بەڵام ئێستاکە گەلی کورد لە قۆناغێکە توانای خۆبەرەخستنیە خاوەن ئەڵتەرناتیڤە بەدیل ئەدا بە هەموو جیهان بۆی لەبەرەوە بێ گەنج زۆر بە وزوتینێکی گڕوانێ بێن بەرەو ئەمە ئەتوان گۆڕانکاری بکەن و من هەمیشە وتومە مەسەلەن زۆر ڕەش بین بووم لەو بابەتە وتومە لەوەچێت دوور بێت ئەو گۆڕانکارێ بەڵام لە ئێستا ئەتوانم بڵم خۆشبەختانە گۆڕانکاری گەورە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا بەڕێوەیە و گەلی کوردیش ئەبێتە بەشێکی گرنگ لەو گۆڕانکاریە و پێم وایە بێتە نمونەیەکی جوان بۆ هەموو جیهان و ئازادی بۆ هەر چوار پارچەی کوردستانیش نزیک ئەگەر تێکۆشانمان یەک بخەین و وزەیەکی باش بدەین. بەڵێ باسی خۆبەڕێخستنە کرد بێگومان ئێمە دەزانین ئەم عەقڵیەتە خێڵەکیە بەو جۆرە کار لەسەر پەرتکردن و تێکشکاندنی گەنجانە دەن کەواتە تا چەند گرنگە گەنجان خۆیان بەڕێخستن بکەن تاوەکو ببنە وزەیەکی زۆر گەورەتر کە بۆ نمونە عەقڵیەتی خێڵێکی نەتوانێت خۆیان بۆ ڕاگرێت گەنجان چۆن نەتوان خۆیان بەڕێخستن بکەن واتە چەند گرنگە گەنجان ڕێکخراو بن یەک ڕیز بن بێگومان مەسەلەن ئەمە بەشێکە لە سیاسەت دەسەڵات هەموو جۆرەینێک بەکاردێنێ بۆ ئەوەی گەنج لەسەر ڕێگاکە خۆی دوورخاتوانێ بەشێکت بە هێزی ئەمنی تاعینەکە بە کۆمەڵێک پارەی تر تۆکرێ بەکرێگرتە بەشێکت ناچار بە کۆچەکە بەشێکت زیندانەکە بەشێکت بێکاریگەرەکەی تر بە هەر بانواشازێکێک لە دەسەڵاتەکانی تێکی لە سیستەمەکانی تر کە دەسەڵات بەکارێنێ دەسەڵاتی پەرکەوزاڵبێک ئەمە بەسەرجەم توێژەکانە بەکارێنێ ئەوەیە مەسەلەن ئەو شتێک چیرۆکە کوردیەمان هەیە کە ئەڵێت ئەگەر دارێک بە تەنیا بێت ئەشکێ بەڵام کاتێکە بوو بە گورزێک ناشێومانە ئەمەش بۆ مرۆڤایەتی ڕاستە تۆ گەنجێک بیت بتەوێت مەسەلەن گەڵابێک خۆڵ بگوازیتەوە لەوچە دە کاتژمێرت بێ لەوچە ڕۆژێکت بێ بەڵام ئێگە دەگەنج بێ بە ساعتێکی کەواتە ئەمە بۆ ئەوەیە کە مەسەن کەسێکی پیوانە بێ بە تاک بە فەرد ناتوانانی هیچ بێت ئەتوانێت بەڵام کاتێکی زیاترێ بەڵام ماندووبوونێکی زیاترێ بەڵام ئەگەر گەنج بەڕێخستن بێ کۆمیتەکانی خۆی دروست بکات پشت بە خۆی بەستێت لە ڕووی ئابووریەوە لە ڕووی معریفەوە لە ڕووی هەر شتێکەوانێ بێگومانم دەسەڵاتە توانای بەرگەگرتنی کەمتر بێ وە زووتر داڕوخێت تێکۆشانەکان فراوانترە بن ئێستا لە سلەیمانیە گەنج بەڕووی دەسەڵاتە لە نەخێت لە هەولێری شابێتە سەر شەقام بەڕووی دەسەڵاتە بڵێ نەخێر کۆتای بۆ دەسەڵاتێت بەڵام هەر بەردەوام لە سلەیمانیە گەنج بڵێ نەخێر ئەڕوخێت دڵنیا بە لەوێ دەسەڵاتە بەڵام هەندێک کاتی زیاترەوێت و هەندێک ماندووبوونی زیاترەوێت لەچە قوربانیەکەش زیاتر بێت بەڵام کاتێک پێکەوە لە هەولێر و لە دوهۆک و لە سلەیمانی و لە گەرمیان و لە کفری گەنج وتی نەخێر بۆ دەسەڵاتە ئەو دەسەڵاتە لە شۆ ڕۆژێکاکە ئەو بەڕێخستنی گەنجان و کاریگەری گەنجان لەسەر بێگومان گەنجان ئەم خۆبەڕێخستنە گرنگە بەڵام بێگومانە بێ بۆ منە سیستەمێکە بێ ڕێکخراوەیەکە بێ کە بتوانێت ئەم گەنجانە لە دەوری کۆبوونەوە لە ئێستا گەنجان چۆن
لە چوارچێوەی مێگەتوان خۆیان بەڕێخستن کە بۆی بتوان گۆڕانکاری هەم بەهێزتر هەم بە ماوەیەکی کەمتر دروست بکەن. بێگومان تۆ بتوێت دەسەڵات تۆ بەڕێخستن کا و دەسەڵات تۆ دروست کا تۆ بنیاد بنێت ئەوە خەیاڵێکی پوچە لە نەگەڕێزمان بۆ بینەرانوانە دەسەڵات تۆ ناکات بۆیە گەنج پێویستە خۆی ئەمە دروست بکات یعنی مەسەلەن گەنج خۆی بەڕێخستن کا بۆ ئەوەش باشترین چارەسەری ئەمە سەیری دۆخی ڕۆژاوای کوردستانەکەین لە ماوەیەکی کەما و هێرش و داگیرکاری ڕەشی کە لەسەری هێتی بەڵام سێکی پێگەی گەنج لە جاستەکە زانکۆی ڕۆژاوا لە ڕیزبەندی زانکۆکانی جیهانەوە لە زانکۆی ئەمریکا و لە زانکۆی ئۆکسفۆردی بەریتانی تۆمارەکرێت و یەکێکە لە ناوەندە گرنگەکانی جیهان بۆچی دوای 4 ساڵ حکومڕانی لە هەرێمی کوردستان نەمانتوانی ئەوە بکەین کە پەیوەندیەکی زۆر بەهێزی دیبلۆماسی بازرگانیمان لەگەڵ جیهانانی دەرەوە هەیە ڕۆژئاوا دانمان پێنراوە هەرێمی فیدراڵین پەرلەمانی خۆمان هەیە سەرۆکی هەرێم هەیە ئەنجومەنی وەزیرانێک بۆچی ئەمە نەکراوە مەسەلەن کاتە سەیری گەنجانی ڕۆژاواکەن لەسەر چەتر و پارەدایمی ڕێبەری گەلان لەسەر بابەتی ئیکۆلۆژی و ئازادی ژن و تێکۆشان و بەرخدان سێرەکەیت و کۆمینە دروستە بێت و گەنجە بەڕێخست نەبێت چوزێک بۆی پێم وایە یەک بە خوێندنەوەیە دوو بەناسینی هێڵ و خەبات و تێکۆشانی ئاپۆیە کەمە زۆر گرنگە ینی لە ناو هێڵی ئاپۆیە بابەتی کۆمین هەیە کە بابەتێکی زۆر گرنگە گەنج کۆ ئەکاتوانێ و پیانەڵە چۆن بە گروپین بە تیم ئەتوانن کارەکانیان بکەن و هاوکات ئاوەکردنی کۆمیتەکان کەمە گرنگێکی زۆری هەیە لە ناو گەنجانە ئەتوان لەژێر ئەم چەتر و پارەدە لە ژێر چەتری پارەدایمی مەسەلەن ڕێبەراپۆیان ڕێخستنێکی فراوان دروست بکەن هەتا ئەگەر پێویست کام مەسەلەن لە نێو ئەو پارەدایمەیە بزوتنەوەیکی شۆڕژگەری ئەتوانی تۆ دروستکەیت وەکو یەکێک لە قۆناغەکانی تر دەسەڵاتی کوردی ئەستەمکارە زوو دەسەڵاتی بەعز بووە ئێستا دەسەڵاتی کوردی ئەستەمکارە شۆڕشی بەرامبەرەکەی ترەوە شۆڕشە ئایا بە خۆپشاندانێکی ئایا بە مەتەنیاتێکی ئایا لە ناوەندە نێو دەوڵەتیەکانە شکاتەکەی ئایا مانگرتنی سەرشەقامیە ئیتر هەتاگا بە بزوتنەوەیکی شۆڕژگەری چەکداری چ پێویستەکە بۆ ئازادی پێویستە بیکەیت ئیتر ئەستەمکارێکە کووردە عەرەبە فارسە ئینگلیزە ئەستەمکارە لەو چوارچێوە ئەتوانیت بەڵگەر دوایین پەیام وەرگرم سواس دەکەم بۆ گەنجان چ پەیامێک سواس بۆ ئەم دەرفەتتانەوەی هەبێت کە بۆ گەنجان ئەوەیە کە بڵێم ئەوەی کە بەرامبەر ئەوروپا وێنایە کە دروست بووە لە خەیاڵتانە ئەوە تەنها خەیاڵە فانتازیایەکە و هیچی دیکە بە چوونتان بۆ ئەوروپا تێگەن و کەەوە هیچ حقیقەتی نییە ئەوروپا و ئەوروپاییە کە بیری لێکەنەوانێت لەوە چێ ڕۆژە لێرە 10,000 پیا بکەی لێوەی 20,000 پیاکە ئەم فەرقی هەبێت بەڵام دڵنیا بە سیستەمی سەرمایه‌داری زۆر لەوە قوڵترەکە تۆ بیری لێکەیتوانێ ئەو 20,000 زۆر بە ئاسانی لە گیرفان دەریێنێتوانێ و ئەو دۆخە دەرونی کە لێرە هەیە دڵنیا بە لەوێ خراپتر و خراپترە بێت ئەگەر لێرە مەسەن کۆمەڵی کێشەی دەرونی تەبێت لەوێ دووقاتە بێت بیری نیشتیمانەکەی بیری دایکەکەی بیری خێزانەکەی کەرتبوونێک ڕوودات کە و کەرتبوونە ئەتوانم بڵێم بە تەواوی درێژایی ژیانت ناتوانانی ساڕژی کەیت و هەتاکیش لەگەڵ تابێ ئەگەر بشکەڕیتەوە کوردستان هەر کەرتبوونەکە تەمێنێت پێ دوجارێکی تر بێ بچیتەوە بۆی لەوە باشتر وایەوە کە میشاڵێن بەرد لە جێگای خۆی سەنگینێتی ئێمە گۆشکراوی ئەم خاکەین ئەم ئاو هەواین مانەوەمان لێرە تێکۆشانمان زیاتر بکەین نتوانین بەوانەی کە هەمانە بگەین مرۆڤ نابێتەوەندە ئەنانی بێت تەنها لە بیری خۆی دابێت تێکۆشانەکەی نەگەرێ مامڕۆ پێی نەگەین سبەینە پێگەین بە پێی ڕاپرسیەکان کە هەیە و لە دەستوری شانووسراوەتوانێ هەرێمی کوردستان 99 موسڵمانە و لە پشتی تەسکەرەکەی نووسراوە موسلیم ئەو چیرۆکە خودە و حەدیسەی پێغەمبەری ئیسلام محەممەد درود و خوای لەبێ دێنمەوانێکە ئەڵێ ئەگەر دارێکت بەدەستەوە وتیان آخر زەمانە بینێژە یعنی ئەگە وتیشان سبەینی آخر زمانە تۆ دارەکە بنێژە کە ئازانیتر دنیا کۆتایی دێت بۆیە مەسەلەن ئەگەر شتێکی چاکت پێکرێ بۆ مەڵێ من تەمەنێکم ماوەیان من ناتوانمانچی بۆیە بەردەوام بە بۆنەوەکانی دوای خۆت تێکۆشان کە دڵنیا بە لەوەی گەر تۆش لە بەرەکەی نەخۆی سبێنە کەسێکی دیکە لە بەرەکەی خوا مرۆڤایەتیش وا بۆ ئێمە باجی هەڵی ڕابردوومانە دەین بۆیە با ئێمەش نەبین بە بەشێک لەو هەڵەیە داهاتوونەوەکانی داهاتوش بێمە بڵێن نانتوانی ژیان بکەن و نانتوانی مرۆڤایەتی ئازاد بکەن و نانتوانی دۆخێک بۆ ئێمە دروست بکەن کە ئێمە بتوانین ژیانی تەواو بکەین. هاوڕێکاران ڕۆژنامەز دووبارە سپاس بۆ ئەمە سپاس بۆ سپاس بۆ ڕادیۆکەتان و بۆم دەرفەتەکان. بەڵێ بەڕێزان زۆر سپاس بۆ هێشتا و سەبی سەرمان بوون تا پرسێکی دیکە ئاسوودە بن.